بیمە ئاسوودەم خوێندن پیشەما هەردام خوددا بیمە ئاسوودەم خوێندن پیشەما هەردام لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە سڵاو گوڵە جوانەکانم ئەم جارەش هاتینەوە لاتان بەوانەیەکی نوێ وانەی لەش ساغی لاپەڕا 53 هیوادارم کتابەکەتان لە بەردەمدابی و لەگەڵ من بیکەنەوە بە هیوای سوودبینین بۆ هەموو لایەک قوتابیانی خۆشەویست بابەتی ئەم جارەمان لەسەر لەش ساغیە بابەتێکی زۆر گرنگە سەرەتا بابی خوێنینەوە بزانین باسی چی دەکا و چ ئامۆژگاریەکە و فێر دەبین لەش ساغی لەگەڵم بن قوتابیان هیوادارم لەگەڵم بن مامۆستا لە یەکێک لە خوێندکارەکانی پرسی ئەوەی یادەی لەش ساغیمان دەدات چییە؟ یەک لە خوێندکارەکان گوتی هەتاو یەکێکی دیکە گوتی هەوای پاک و خاوێن خوێندکارێکی دی گوتی ئاو مامۆستاکە گوتی ئەمانە هەموویان ڕاستن بەڵام گەلێک شتی باشی دیش هەنە وەک ددان شۆردن و پاک و خاوێنی زوو نووسن و زوو لە خەو هەستان خۆ پاراستن لە نەخۆشی ئەمانش زۆر پێویستن سیرکە کە تەماشای وێنەکان بکە یەکە لەو لاوخۆیە شوێ گوێچکەکانی خاوێن دەکاتەوە یەکە سەری هەتاشێ یەکێکی دیکە پای دەشوا ئیتر ئەمانە هەموو پەیوەندیان بە پاک و خاوێنیەوە هەیە قوتابیانی خۆشەویست خاسن لەم ڕۆژگارە دەکەوا تووشی گەلە گیر و گرفتی نەخۆشی و ڤایرۆس و شتیوا بووتینەوە کەواتە پێویستە ئێمە ئاگامان لە تەندروستی خۆمان بێت بۆ ئەوەی لەشێکی تەندروست و ساغمان هەبێتن پێویستە یەکێ لە قوتابیەکان پێمان دەڵێ هەتاو ئایا بزانین هەتاو چی ئیسفادەیەکی هەیە چ سوودێکی هەیە بۆ ئێمە بەڵێ قسەکەی ڕاستە ڕۆژ واتە هەتاو زۆر سوودی هەیە بۆ بەرگری لەشی مرۆڤ ڤیتامینمان دەدات هێسکمان بەخۆت دەکا قوتابیانی خۆشەویست ئەوە مەکەنە مەحانە بێ وەڵام من تازە لە ماڵەوە ناتوانم خۆر لێمدا بەڵێ دەتوانی بچێت سەربانەکان تەنها بۆ چارێکێکیش بی بۆ نیو ساعت بی خۆت بدێ بەرخۆر ئیسفادەیەکی زۆری هەیە بە تایبەتی ڤیتامین دی ئەوانەی کە ڤیتامینی دییان کەمە پێویستە ڕۆژانە نیو کاتژمێرێک خۆیان بدەنە بەرخۆر یەکێ لە قوتابیەکان دیکە دەڵێ پاک و خاوێنی بەڵێ پاک و خاوێنی کە تۆ لە ژیانی ڕۆژانە چەند گرنگی بە پاک و خاوێنی خۆت بدەیت بە پاک و خاوێنی ماڵەوە بە پاک و خاوێنی کەلوپەلەکانت ئەوە تو دوور دەبیت لە میکرۆب و ڤایرۆس و لەشێکی ساغ و تەندروستت دەبێتن یەکێکی لە خوێندکارێکی تیکە پێمان دەڵێ ئاو قسەکەی زۆر ڕاستە ئاو بەشی هەرە زۆری ئاو کە لاشەمان بەرگری لەشی پێزیاد دەبی ئاو خواردنەوەیە پێویستە ڕێنمایی تەندروستیش پێمان دەڵێن پزیشکەکانیش پێمان دەڵێن هەر تاکێک بۆەوەی لەشێکی ساغ و تەندروستیە بێ بۆی میکرۆب و ڤایرۆس بە پێی نەوێرێت و نەچێتە لاشەیەوە پێویستە لەشێکی ساغێ بێت پێویستە ئێمە ڕۆژانە 6 تا بۆ 7 تا بکرێ 8 گڵاس ئاو بخۆینەوە و لە هەمان کاتیشدا ئاو بۆ خاوێنکردنەوەی کەلوپەلەکانمان بۆ دەستشۆردن بۆ خۆشۆردن بۆ ئەوانش ئاو بەکەلک دێ کەواتە ئاو سەرچاوەی پاک و خاوێنی و بوونی لەشێکی ساغا لە مرۆڤایەتیدا ئەمانە کە هەموویان ڕاستن پاشان مامۆستایەکە پێی گوتن گەلێشتی دیکە شەنە بۆ نمونە ددان شۆردن خۆشۆردن
پاک و خاوێنی ئەو کەلوپەلانەی ماڵەوە یان پاک و خاوێنی ئەو شتانێک کە بەکاری دەینی قوتابیانی خۆشەویست پێویستە ئێمە کەلوپەلی خۆیمان جیابیتن و هەروەها پێویستە زوو پاک و پاکیان بکەینەوە بۆەوەی لە میکرۆب و ڤایرۆس و هەزارها شتی دیکە بە دوور بن و لەشێکی ساغ و تەندروستمانەوێت پێش ئەوەی تو نەخۆش بکەوی لاشە و جەسەد لەبەرگری بکەوی ئێمە پێویستە ڕێگری بکەین ئەمەش بەچی بە پاک و خاوێنی خاڵێکی دیکە گرنگتر لەوەی لە سەرووی هەمووانە زوو نووسن و زوو لە خەو هەستان لاشەی مرۆڤ و خاصەوە مێشکی مرۆڤ پێویستی بە خەوێکی دیاریکراو هەیە کە گەشەی مرۆڤ چادە بەهێز دەکاتن و مێشکێکی چالاک بەتوو دەبەخشێت کەوایە پێویستە ئێمە زوو بخەوین و زووش لە خەو هەستین قوتابیانی خۆشەویست هیوادارم لەم بابەتەدا پند و ئامۆژگاری زۆرت لێبینیبی بە تایبەتی لە ژیانی ڕۆژانی ئەوڕۆماندا کە تێکەوتین بەڕاستی لەش ساک بۆ ئەوەی لەشێکی ساغ و تەندروستی هەبێ ڕێنماییەکان جێبەجێ بکەین ئێستا دێینە سەر واتای وشەکان لەم بابەتەدا دوو وشەمان هەیە هەتاو لە ڕوونکردنەوە ئاماژەم پێدابوون بە مانای چی دێت خۆر و مانایەکی دیکەش ڕۆژ ددان شۆردن ددان شۆردن بە مانای ددان شوشتن ددان شۆردن بە مانای ددان شوشتن دێت گەر پێتان کرا لەبەری بکەن گەرنە هەربی زانن باشترە قوتابیانی خۆشەویست ئێستاش دێنە سەر ڕاهێنانەکان ڕاهێنانی یەکەم چەند ڕاهێنانێکە ڕاهێنانی یەکەم دەرێ وەڵامی ئەم پرسیارانەی خوارەوە بدەرەوە مامۆستاکە چی لە قوتابیەکانی پرسی مامۆستاکە چی لە قوتابیەکانی پرسی ئەوەی پرسی ئەوەی یاریدەی لە ساقیمان دەدا چییە لەگەڵ من بنووسن ئەوەی یاریدەی مامۆستا ئەو پرسیارەی لە قوتابیان کرد دووەم قوتابیەکان هەر یەک لە وەڵامدا چیان گوت قوتابیەکان پێویستە بیزانن قوتابیەکان هەر یەک لە وەڵامدا چیان گوت یەک گوتی هەتاو یەک گوتی پاک و خاوێنی یەکیش گوتی ئاو سێەم مامۆستاکە چی دیکەی بۆ بە باش زانی بۆ لەش ساغی با بخوێنینەوە دەڵێ مامۆستاکە چی دی بۆ لەش ساغی بە باش زانی چی دی زانی زوو نووسن زوو لە خەو هەستان پاریزە زوو لە خەو هەستان ددان شۆردن ددان شۆردن زوو نووسن زوو لە خەوەستان ددان شۆردن پاک و خاوێنی ڕاهێنانی دووەم وانەکە بە باشی بخوێنەوە ئەم بۆشانەی خوارەوە بە وشەی لەبار و پڕ بکەوە ئەوەی یاریدەی لە ساغیمان دەدات چییە بۆشایی ددان شۆردن فاریزە نووسیتان پاک و خاوێنی بۆشایی نووسن با لێزەرەکە لێدەم بۆشایی نووسن واتە زوو نووسن زوو لە خەو هەستان خۆپاراستن لە نەخۆشی خۆپاراستن لە نەخۆشی دیکە دەتوانی بنووسین قوتابیانی بەڕێز قوتابیانی خۆشەویست
دێنە سەر چالاکی مامۆستای بەڕێز قوتابی هەڵبسێنێ پرسیاری لێ بکە لەم باسێکە خوێنمان چی فێر دەبێت. بەڵام من لە باتی قوتابیەکان هەڵسێنم ئاماژەیەکی پێدەم دووبارە ئامۆژگاریەکان دەڵێمەوە بزان لەو بابەتە ئێمە پێویستە چی فێربینەوە چی فێر دەبن. فێری ئەومان دەکات کە پێویستە ئێمە ئاگامان لە پاک و خاوێنی خۆمان بێ، پێویستە ددانەکانمان زوو بشۆین سبەینان و ئێواران بەر لە خەوتن، پێویستە ئێمە گرنگی بە لەش ساغی خۆمان بدەین بە سەوزەوات و بە میوەحات بە خواردنی جۆرا و جۆر بەرگری لەشمان بەهێز بکەین و زوو نووسن و زوو لە خەو هەستان ئەوەش کارێکی زۆر گرنگە بۆ لەش ساغی مرۆڤەکان. ئەوە هەروەها خۆمان بدەینە بەر خۆر ڕۆژانە تا پێمان دەکرێت نیم سەعاتێکیش بیتن پێویستە ئێمە خۆمان بدەینە بەر ڕۆژ و بیریشمان نەچێت ئاو خواردنەوە زۆر بکەین لە بۆ خۆمان. گرنگترینش لە خواردنەوە بۆ ئەوەی لە شێکی ساغ و تەندروستەبی ئاو خواردنەوەیە. هیوای لە شێکی ساغ و تەندروستێکی باش و بۆتان دەخوازم ئەم وانەیەش کەوتایی هات تا وانەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ. قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم، قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم، لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم، لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم. ئێمە جوست و چالاکی پێشەنگین و بێباکین، ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین، چرادا دەگرسێنین نەدانین لە بندێنین، چرادا دەگرسێنین نەدانین لە بندێنین. قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە، قوتابخانە ماڵمانە خێزانی